جارانی مام جەلال و کاک مەسعود بەهرۆز گەڵاڵی نوێنەری پێشووی یەکێتی نیشتمانی کوردستان لە تورکیا نووسیویەتی هەموو ڕۆژێک لێدان لە مەتاڕی هەولێر و هەریر تەنها لێدان نییە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا بەڵکو سیاسەتێکی دوژمنانەی پشتی پەردەی حکوومەتی ئێستای بەغدایە و لێدانی ڕاستەوخۆی هەرێمەکەیە بە پەلاماردانی هەولێر لەلایەن ئەم گروپانەوە بەغداد دەیەوێت مەتاڕی هەولێریش بە دەردی مەتاڕی سلێمانی ببات دەیانەوێت مەتاڕی هەولێریش بە یەکجاری دابخەن و پەیوەندی هەرێمیش بە دەرەوە بە تاواوەتی ببڕن. سەرکردایەتی کورد بە تایبەت کاک مەسعود حەقا ئەم دەستدرێژیانی بەغداد چیتر قبول نەکات یان کورد بە تەواوەتی لە حکوومەت و پەرلەمانی عێراق بشێتەوە یاخود خۆی و سەرکردایەتی کورد بڕۆن بۆ بەغدا و قسەی جددی کوردیان لەگەڵ بکات. دەکرێت بپرسین ئایا بەرژەوەندی ئەمریکا بەس لە هەولێر و مەتاڕی هەریرە تا ئەو هێزانەی لە پشت حیزبەکانی پەرلەمانی عێراقن بە شیعە و سوننەوە هەر ڕۆژەی درۆنێک یان داعشێک بنێرێتە سەر پایتەختی هەرێمی کوردستان و نورەکانی نووسەر پێی وایە بەغدا لە ڕێگەی ئەو گروپانە و بە بەهانەی بوونی ئەمریکا لەو بنکانە زیاتر و زیاتر هەرێمی کوردستان و حکوومەتەکەی لە قاڵب بدات بگرە ئەگەر بۆی بکرێت قەوارەی هەرێم هەر ناهێڵێت ئەوە تا دادگای فیدراڵی پەرلەمانی کوردستانی پەکخستووە حکوومەتەکەی شەلەل کردووە و هەناردەی نەوتی ڕاگرتووە نووسەر دەڵێت ئەگەرچی من قەت لەگەڵ ئەو سیاسەتە فاشیلەی ئابووری سربەخۆ نەبووم و نابم بەڵام زۆریشی نەماوە دادگای فیدراڵی بڕیارێک دژی کاک مەسعود دەربکات و بڵێ دەبێت لە سیاسەت دوور بکەوێتەوە لەو سەریشەوە هێزێک دژی سەرکردەکانی ئەمڕۆی یەکێتی قوت بکاتەوە نووسەر لە درێژەی وتارەکەیدا دەپرسێت بەڕاستی نازانم پارتی بە پشتیوانی خەنجەر و حەلبوسی یەکێتیش بە پشتیوانی خەسعەلی و ڕایان کلدانی دەیانەوێت هەرێم بپارێزن بۆیە پێویستە بێتەوە بیرمان جاران مام جەلال و کاک مەسعود مەرجعی نەتەوەی کورد و تەنانەت عێراقیش بوون لە بەغداد دانوستانی کورد و عەرەب و هەموو پێکهاتەکانیان دەکرد دوای ئەوانەیش کاک نەوشیروان و کاک کۆسرەت و دکتۆر بەرهەم و کاک مەلا بەختیار و کاک عەدنان موفتی لە یەکێتی و لە پارتیش کاک جەوهەر نامیق و کاک دکتۆر ڕۆژ و کاک فازڵ میرانی و کاک سامی و دکتۆر مەحموود لەگەڵ بەغدا دانوستانیان دەکرد کەچی ئەمڕۆ دادگای فیدراڵی بۆتە مەرجعی کورد دانوستانکارەکانیشمان لە نێوان کورد و بەغدا بوونەتە هەندێک کارمەندی پلەسێ لە سەرۆکایەتی وەزیرانی هەرێمدا ئەرێ ئەمە چ سیاسەتێکە ئەرێ کاتی ئەوە نییە بپرسین بۆ کێشەکانمان هەر بۆ دواوە دەگەڕێنەوە بەڕاستی کاتی ئەوەیە کاک مەسعود جوڵەیەک بکات و بڕواتە بەغداد و دوو قسەی جددیان لەگەڵ بکات حکوومەتی بەغدا لەسەر سێ پایە وەستاوە ئەوانیش شیعە و سوننە و کوردە ئەگەر ڕێکەوت لەگەڵیان زۆر باشە و پیرۆزە ئەوەگەرنا بڕیارێکی جەسوورانە بدەن و کورد لە بەغدا بکشێتەوە و لە پەرلەمان و حکوومەت بێنە دەرەوە و بە مەشکۆتایی دنیان نییە با بزانین بەبێ کورد بەغداد دەتوانێت چی بکات چونکە حکوومەتی ئێستای بەغداد بەدەست ئەم وڵات و ئەوڵات دەجوڵێت جاران نەیارەکانی هەرێم ئەگەر بیان ویستایە شتێک لە دژی هەرێم ئەنجام بدەن ئەوە یارمەتی لایەنێکیان دەدا دژی لایەنێکی تر بەڵام ئێستا جیاوازە و دێن لە ڕێگای دادگای فیدراڵیەوە یاسایەک بۆ یاغ دەکەن و دەیکەنە بڕیار لە دژی حکوومەتی هەرێم لە ڕاستیدا هەموو شتێک خەتای بەغدا نییە بەڵکو خەتای خۆمانیشی تێدایە باشە گریمان بەغدا موچە نادات و هەر نایشینێرێت باشە حکوومەت نابێت بەرنامەیەک بۆ چارەسەری ئەم کێشەیە دابنێت باشە بۆ دانانی کەناڵەکانتان پارە هەیە بەڵام بۆ مامۆستایان و لانی کەمی فەرمانبەرانی تەندروستینیتانە بەڕاستی حکوومەتیش بێباکە لە ئەزموچە خۆرانی خۆیدا نووسەر لە کۆتاییدا دەڵێت من پێم وایە حکوومەتەکەی سوودانی لە هەموو حکوومەتەکانی دیکە بەرامبەر کورد خراپترە چونکە ئەوانی دیکە بە ئاشکرا نەیارمان بوون کەچی سوودانی بە هێمنی و لەسەر خۆ بەهۆی ئەم دادگایە نادروستە بە کەیفی خۆی کورد لە مافەکانی خۆی بێبەری دەکات خۆی وەک دۆست نیشان دەدات کەچی بە دڵنیاییەوە ئەجێندای چوارچێوەی هەماهەنگی جێبەجێ دەکات ئەگەر وانە بۆ نایەت مادەکانی پەیوەست بە تعریب جێبەجێ بکات بۆ نایەت کێشەی پێشمەرگە چارەسەر بکات بۆیە پێم وایە ئەم کابینەی ئێستای بەغدا خراپترین کابینەیە تاوەکو ئەمڕۆ بەرامبەر کورد چونکە ئەجێندای وڵاتانی هەرێمایەتی و شیعە بەرامبەر هەرێم جێبەجێ دەکات.